حقوقی منداڵ، حقوقی ئافرەت، حقوقی اختیار لە چێ ئێتو ئێستاش بەخۆیان دەڵێن شعب الله المختار. قودسیەتی شاری قودسەوە دەست پێ بکەم. دوژمن زۆر چاوی لەسەر اللهم بارك لنا في شامنا غەزەش دەگرێتەوە. ئەو لە زۆرێک لە مسلمانان باشتر تێگەیشتوی لە پیرۆزی ئەو شارانە. ئەو جوولەکانە دەستیان بەوە کردووە کە یەک بە یەک ماڵەکان بکردنەوە. هەر هەمووی ئەو 2 ملیۆنیان فرۆشتیە. فرۆشنەکەشی کورسیەکەی خۆم لە دەست نەدا. هەموو ئاینەکان با بڵێن دەبنەوە یەک، هەر هەمویان لە بۆ یەکشت. وەرە زیاد کوفر کە بەخوا سبحانە کوفری پێ ناکەن خوا خوامە ئیسلام دینە ئەوە پێمانە فرۆشتنەوە بیضاعی خۆمانە پێمان دەفرۆشرێتەوە ئێستا ئەدی خێرە کاکە جا من دەینی منداڵکم فێری دەکەیکەوە زەردەشتی چییە سوانێ و زەردەشتی چییە لە 3 ئیبتیدایی لە 4 ئیبتیدایی لە متەوەستا باڵێک هەیە لە ناو فەڵەستیندا شەڕ لەگەڵ بەقوەترین سوپای جیهان دەکات. ئەوەندە خەڵکێکی دیندارن ئەهلی غەزە نەچوونە دەرێ بە ئەلێرە بمرین بەس 4 وڵاتی خۆمان بەجێ نایڵین. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم ڕۆژێک لە ڕۆژان یەکێک لە سەحابەکان هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی یا رسول الله ئێمە لەسەر حەقین لۆ ئەو هاوهامان لێ دەکرێت ئەزیەت درابوو لە بن دیواری کەعبەی ئومەمی پێشی ئێمە ئەو پێغەمبەرە باز دەکا من شاریان لەسەر سەری دادەنا و 2 کەرتیان دەکرد کەس لە دینی خۆی پەشیمان نەبوو ئەنگۆ جارێت ستان دیتێ ئەوە هاوارتان لێ هەستایە ئەوە پێغەمبەرە بە سەحابی دەڵێ. لەبێ بینەران و بیسەرانمان بەخێر بێن بۆ ئەڵقەیەکی نوێی پرۆگرامەکەمان. ئەمڕۆ لەسەر چەند بابەتێک قوڵ دەبینەوە، لەسەر چەند تەوەرێک قوڵ دەبینەوە، ئەویش بابەتی غەزەیە. لەسەر ئەو بابەتە چەندین بابەتی قوڵمان ئامادە کردووە لەگەڵ کەسایەتێک بە حەقیقەت ینی زۆر شەرەفمان دەم کە لەگەڵ ئەم دکتۆرە بەڕێزە دانیشتم ئەمڕۆ. جەنابیان سەرۆکی یاخود بڵێن بەشی ئیدارەی چەندین مەرکەز و تەحفیز بوون لە شاری هەولێر و ماشەڵڵا باگراوندێکی زۆر پتەویان هەیە. خوای گەورە مەحفوظیان کە ئینشاءڵڵا. حەز دەکەم لە سەرەتاوە بە خێراتنی جەنابیان بکەم کارتەوە زۆر بە خێرات. زۆر سوپاس مامۆستاجان سەلامەت بیاخۆ. ئاوادانتان کردەوە شەرسانەکەی دەستەیەوەش خۆش بیاخۆ. سەلامەت دنیاخۆ. دکتۆر جان حەز دەکەم سەرەتا هەر بینەران و بیسەران مامە جەنابت ئاشناون. من زۆر دەمێکە جەنابتان دەناسم و ینی ئەوکە بڵێ لە خێزانێک ماشەڵڵاتان دەیە خۆی گەورە مەحفوظتان کە ئینشاءڵڵا بە مەرکەز و بە تەحفیز زیاتر ناسراون. حەز دەکەم لە زاری جەنابتانەوە بزانین کاک دکتۆر زیاد عەبدوڵڵا ئەلبەنە چێیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا سوپاسی ئێوەی بەڕێزەکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە ومێدەوارین ئینشاءالله ئەو چەند کاتەی کەوا لێرە لەگەڵ ئێوەی خۆشەویست و لە خزمەت بینەران و بیسەرانی بەڕێز کاتێکی باش و بەسوود بی ئینشاءالله بۆ هەموو لایەکمان. وەکو خۆم زیاد عەبدوڵڵا عەبدوسەمەد خەڵکی هەولێرم تورکمانم بە نەتەوە لەدایکبووی 1976 خێزاندار و خەریجی کۆلیژی ئادابم زمانی عەرەبی ئێستا الحەمدولله هەڵگری بڕوانامەی دکتۆرام لە زمانی عەرەبی. وەکو کارێک وەکو بەڕێستان کە ئیشارت پێدا وەکو مەرکەزی تەحفیظ و لەبەرکردنی قورئانی پیرۆز الحەمدولله هەر لە سەرەتای چوونم بۆ زانکۆ و جامیعە خۆم بووم بە قوتابی ئەو مەشروعە پڕخێر و ڕەحمەتە لە پاشتریش الحەمدولله هەر بۆ گەیاندنی ئەو خەیریەتە کە خۆشەویستە فەرمێ صلی الله عليه وسلم خەیرکم من تعلم القورآن وعلمه. ئیدی خوای گەورە تەوفیقی دا کەوا بتوانین پاش ئەوەی کە خۆم لە خزمەت مامۆستایان ئەوەندەی شت فێر بووم بتوانین ئیش لەسەر ئەو بابەتە بکەین و ئەوانەی ئارەزومەندی ئەو بابەتەن ئەو مەشروعان لە خزمەتیان بووین لەو کاتەی تقریبا لە 2001ەوە لە 2000ەوە تا ئەوڕۆ الحەمدولله لەگەڵی بەردەوامم. ومێدەوارین خوای گەورە لە ئێمە و ئێوە قبوڵی کە و ئێستا الحەمدولله بە ڕێوەبەری بنکەیەکم بە ناوی بنکەی هەولێر بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز کە الحەمدولله سەدان و بەشک و زیاتر قوتابی لە خوشکان برایان هی گچکە کوڕان کچان هەمووی تێدایە لە فەزلی خوای هەریەکی بە جۆرەی جەدوەلە و بەرنامەیەک کاری تێدا دەکەین لەگەڵ چەند مامۆستایەکی بەڕێز لە خوشکان لە برایان لە خزمەتی خەڵکی
خواهی گەورە محفوظتان کە ئینشاءالله. حەز دەکەم سەرەتا بۆی دەست پێ بکەم شتێک وای لێ کردی کە دەست بەو مەشروع بکەی کارێتەوە؟ والله ئەگەر يعني عادة قراری خوای گەورەیە سبحانه وتعالى توفيق لەلایەن اللهە، بەڵام هەندێشتیش دەبتە ئەسباب. جا لەو سەبەبانە ئەوە بوو کە قەدەری خوای گەورە من وەکو تەخەسوس کاتێ لە مەرحەلەی ئەعدادی تەواو بووم بەرەو زانکۆ بچم، قەدەری رب العالمین ئەوە بوو ناوم لە بەشی زمانی عەرەبی هات. اینجا زمانی عەرەبیش ئەو زمانەیە کەوا قورئانی پیرۆزی پێدا بەزیەوە بەسەر دڵی پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم تا وەکو زیاتر لەو با بڵێن زمانە تێبگەی منش يعني مەدح نەبی ئەوە وەصفێکی وەکو خۆم بەو شێوەیەکەم حەزم لێ لە هەر ئیشێک بم لە کەسە وەکو بڵێ یەکەمەکانی ئەو ئیشە بم ئەو بابەتە بم. زۆرم پێ خۆش نییە تەنها لە سەفی پشتەوە دانیشم ئیتر کەینێ سڕی من هات ئەو جا حەزم لێ ئەگەر چوومە ناو ئیشێک باشترین بیکەم. ئەوەش هەر وەسیەتی خۆشەویستمانە عليه الصلاة والسلام إن الله يحب أحدكم إذا عمل عملا أن يتقنه. جاء إتقاني بشي زماني عربي تەنها بەوە تەواو دەکرا کە لە قورئان باش شارەزابی. جا تەوفیقی خوای گەورەش ئەو هابوو الحەمدولله لە ڕێ چەند برادەرێک ئەو شوێنە و ئەو بابەتانەمان ناسیەوە لە خزمەت مامۆستایانی خۆشەویست چوومە ناو ئەو مەشروعە پاش تەواو بوونیشم. ئەوە نیەتەکە ئەو بجاری عەرەبی پێ بەقووت کەم دواتر زانیم کەوا لە عەرەبیەکە زۆر گرنگتر ئەوە قورئانی پیرۆز و کەلامی ئەڵڵایە سوبحانە خێر و پاداشتێکی زۆر گەورە لە ناو ئەو مەشروعەدا هەیە پاش ئەوەی فێر بووی خەڵکی فێرکەی. بۆیە الحەمدولله لەو ئیشەش الحەمدولله باش بەرەو پێشچووم لە فەزلی خوای بوو بە سەبەبی ئەوەی کەوا هەم زمانی عەرەبیەکە الحەمدولله لە ئەوائل و یەکەمەکانی سەرئاستی زانکۆی خۆم بم ئەو کاتی والحمدلله ئەو ئێستا با بڵێن شەهادەی ماستەر و دکتۆرا و ئێستا الحەمدلله پرۆفیسۆرم لە زمانی عەرەبی. ئەو ئاستا بەهۆی ئەو قورئانەوە پەیدا بوو و لەو قورئانەش الحەمدلله ئێستا لە چاو ئەو برا بەڕێزان و مامۆستا خۆشەویستانەی کەوە لە شاری خۆم و لە کوردستانە مەوجودن الحەمدلله زۆر جار یعنی کە باس ئەکرێ دیسان فەضلی ئەوەیە کە خوای گەورە ڕێی لۆ خۆش کردیمە لە ڕێی عەرەبیەوە الحەمدلله باشتر خزمەتی قورئانی پیرۆزم کرد. بۆیە هەردوو مەشروع تەواوکەری یەک بوون و خزمەت بە یەکتریان کرد و لە نەتیجە بەشکوی ئینشاءالله بتوانم من زیاتر خزمەتی کەس و کار و دۆست و برایانی خۆشم کەم ئینشاءالله. لە کۆتایی ئەو مەوزوعە دەمێت بزانم ئایا هیچ بیرۆکەیەکی لەو شێوازە نییە کە لۆ نمونە لە شارەکانی تریش هەر لەسەر ئیدارەی جەنابتان ئەو بابەتە بکەنەوە؟ والله الحەمدولله هەموو شارێک کەس و خەڵکی زۆر لێهاتوو زیرەکی تێدایە. یعنی ئێمە بەعەکسەوە زۆر جاران یعنی استفادە لە تەجروبەی وانیشمان کردێ نەک بڵێ ئێمە بچین فێریان بکەین. خەڵکی باش الحەمدولله هەموو جەیەک هەیە، بەڵام هەر وەکو بڵێ وەکو ئەمانەت ئێمە زۆر جاران الحەمدولله لەگە برایانمان خوشکارمان لە هەموو شارەکانی تر کوردستان بە تایبەتی یاخود کاتی دەچیە شارەکانی خوار و کەرکووک و مووسڵ تا بەغدا و ئەوانش وەکو عەلاقە و تەنسیقێک هەیە لەگەڵ زۆربەی زۆری ئەو مەراکزانەی کەەوە مەوجودن. جا ئەمانەتی علمی وایە کەەوە هەر شتێکی باش لای من هەبوو کاتێک پرسیارم لێ دەکرێت یان دەزانم باشە بیگەینم بە بەڕێستان کە تو لە شارێکی تری یاخود لە مەشروع و مؤسسەیەکی تری هەروها ئەوانیش هەر شتێکی باشیان لەلا بوو پێمان ڕادەگەینن بە سوپاسەوە. بە نەتیجە منقەطع نین، تەواصلێکی زۆر باش لە نێوانمان هەیە الحەمدولله ئەوەندەی پێویست بی. زیاتریش بەڕاستی هەر شارێک جۆرە خصوصیەتی خۆی هەیە، یەک مەشروعە بەڵام خصوصیەتی شار و منطقە و کەسەکانی تێدایە. بەگشتی هەمومان الحەمدولله ئاگامان لە یەک هەیە، بەڵام وەکو ئیدارە نا الحەمدولله یعنی مامۆستا و کەسی زۆر چاک هەیە ئەتوانم خزمەتیان بکەم ئەگەر پێویستیان بە من بی، بەڵام وەکو ئیدارە ناتوانم ئیدارەیان بکەم. ئەوان لە من لەوانەیە باشتر بن. مەقسەدەمەوە نەبوو کە ئیدارەی ئەوانەی تریش بکەین بەڵکو هەری خۆتان ببەنە ئەو شوێنانە. ناخد دیسان با بڵێن یەکێک ئەو مؤسسەی کەوا من الحەمدولله سەرپەرشتی دەکەم لە وەزارەتی ئەوقاف با بڵێن یەکێک لە مەرجەکانی ئەوەیە کەوا ناکرێ فەرعی ترت هەبی، یعنی هەر لە ناو هەولێر نابی فەرعت هەبی، فەما بالەکە بۆ شارێکی تر. وەی الحەمدولله ئەوەی هەمانە بە باشی بەڕێوە بچی و فائیدە و نەفعەکەی هەر با بڵێن فکرە و ئیدارەیەکی باشی تێدا بوو ئەوانی تریش استفادەی لێ دەکەن ئینشاءالله. بە نەتیجە مقصیر نابین ئینشاءالله. ئینشاءالله. ئێستا بچینە سەر ئەسڵی مۆزوعەکە. سەرچاوم چاوتان ساڵ یاخوا. حەز دەکەم لە قودسیەتی شاری قودسەوە دەست پێ بکەم. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم حەدیثێکی هەیە دەڵێ اللهم بارك لنا في شامنا.
یەک لەو مەقتەعانە ئەگەر بە لێکدانەوەیەکی وەکۆ بڵێ قوڵ بچینە بە دوای غەزەش دەگرێتەوە. جا دەمەوێت لە قوچیەکانی شاری قوچەوە دەست پێ بکەین اینجا بچینە سەر ئەسڵی ئەو مۆزوعانە و ئێستا و سەردەم و ئەوکە بڵێ لە بیدایەتەوە دەستی پێ بکەین. سەرەتا ئەگەر باسی ئەوە بکەین خوای گەورە سوبحانەه وتعالە لە گەورەی و عەظەمەتی خۆی لە حیکمەتی خۆی ئەو ئینسانەی کە دروست کردیە حتمما لەسەر بۆ ئەو سەر ئەو زەمینە دروستی کردوین. هەموو شوێنێک جێی باش و چاک و مبارەکە بەو معنایی کە پێویستی بە خزمەتکردن و ئاوەدانکردنەوەی پێویستە. لۆیە کە نەسی قورئانە فەرمێ وەستەعمەڕەکم فیها، ئێمە کاتی بەنی ئادەمین دابەزیوین بەسەر سەرزەویە تێدا بژین، ئەسڵ ئەوەیە ئەو عاردە لە هەر شوێنێک بووین خزمەتێکی باشی بکەین و نێڵین تێکدەران تێکی بدەن. بەڵام لەناو ئەو شارانە وەکو ئەوی لەناو زەمەنەکانە ئەها لە کاتە خوای گەورە سوبحانەه وتعالە لەناو پێغەمبەرانە لەناو ئومەتەکانە خوای گەورە سوبحانەه وتعالە بەرنامە و دەستورێکی هەیە هەندێکی بەسەر هەندێکی تر فەزڵ و گەورەی پێدەبەخشی. ئێستا ئێمە مەثەلەن ساڵ 12 مانگمان هەیە، خوای گەورە سوبحانەه وتعالە ئەفەرمێ لەناو ئەو 12 مانگە چەند مانجێک هەیە 4 مانگن منها 4 حرم، شەهری حەرامن، پیرۆزن، گەورن، ئەبێ زۆر تێدا ئینسان ئاگاداری خۆی بی تووشی گوناح و تاوان و بابەت نەبی. ئەوە ئەگەر لە کاتبی ئەو جارە هەندێک شوێن هەیە بەرەکەتدارە وەکو شوێن، ئەوانەش کە هەر لە حەدیثی خۆشەویستمان هاتیە صلی الله عليه وسلم ئەفەرمێ خۆشەویستمان هیچ شوێنێک هیچ جێیەک هیچ مزگەوتێک هیچ کەسێک لۆی نییە کەوە لە ماڵی خۆی نیەت بینی بڵێ وا من بەرەو ئەو شوێنە سەفەرەکەم بە قەسد یعنی ئیلا 3 شوێن نەبی، ئەوەی تر هەر هەمووی یعنی دەچی بڕۆ بەسەر چاو، بەڵام ئیلا مەقسوودن لێرەوە بچی ئەوێن دەرێ ئەوە مەطلوب نییە، پەشکو با بڵێن مەقبول نییە. ئەو 3 شوێنە چێن دەرەیەکەوە ڕێ پێدرایە لە ڕێ پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە دەڵێن پێغەمبەر یعنی شەرعی خوا سبحانه وتعالى بەرێ خوای گەورە پێغەمبەری بیکردە وەکیل بۆ ئەو ئومەتە کە لە هەوا و ئارەزوقی و قسان ناکە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. جا ئەو 3 شوێنە خۆشەویستە فەرمێ صلی الله عليه وسلم مەسجدی حەرام مەککەی پیرۆز، مەدینەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم، هەروەها شاری قودسی پیرۆز. ئەو 3 شوێنە ئەو 3 مزگەوتە پیرۆزە ئەوە لۆت هەیە لە ماڵی خۆت بەنیەتی ئەو شوێنە بڕۆی. اینجا هەر ئەو قودسە بە تایبەتیش لە ناو سوورەتی ئیسرایە کە شەوڕۆی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە مەککەوە بەرەو بەیتی مەقدس لەوێوە بەرەو ئاسمانەکان رب العزة واباسي دكا سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله. مسجد أقصى أويك دوري أو مسجد أقصى مبارك بوا رب العالمين مباركي فرموا أو مسجد أقصى أو بارك لنا في شامنا كالحديث پیغمبر هذا صلى الله عليه وسلم. شام لواني استخلت شوا استواتي بقى كوا تەنها وەکو بڵێ بە سووریا بگوترێ شام، ئەوە مەفهومێکە لە هەی خەڵک غەڵەتیش نییە. ئەوڕۆ شتێکە بە حکمەوەی تەخەسوس زمانی عەرەبیە، هەندێک بابەت هەیە لە زمانی عەرەبیە لە علمی دەلالە ئەوڕۆ معنایەکی هەیە پاش 1000 ساڵی تر معنایەکی تری لۆ پەیدا دەبی، تەتەووری دەلالی پێدەگوترێ. ئەوجا ئەو تەتەوورە بە فراوانبوونە بە تەسکبوونە بە جۆری ئینتیقالی معنایەکەی لە شوێنێک بۆ شوێنێک تر بەو بابەتانە. ئەوەی ئێمە ئێستا دەمانەوێت باسی بکەین شامی جاران ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردیە تەنها ئەو حدودە کورت و بەسیطە نییە کە ئێستا بەس باسی سووریابی. سووریا هەردڵمنی شامە، بەڵام بێجگە لە سووریا ئەو شوێنانش دەگرتەوە کە فەلەستینە بەگشتی، اینجا لوبنانە، ئوردونە، بەشێکی عێراقا، مەسر، جنوبی تورکیا، ئەو منتەقانە هەر هەموویان لە حدودی جوغرافیە هەموو ئەوانە بە شام حسابەکرێن کە مبارەکن، پیرۆزن. جا ئەو پیرۆزیە کە رب العزة سبحانه وتعالى پێغەمبەری فێر کردیە صلی الله عليه وسلم بەو جۆرە ناوی بینی، ئەوە چۆن بتوانین خزمەتی بکەین، چۆن بتوانین تێدا ئیشە بکەین، ئەوە دەبینێتەوە سەر ئەو کەسانەی کەوا باگراوندیان خەلفیەتیان لەسەر ئەوەیە کەوا قبولیان کرد،
چۆن گوتمان لە کاتەکان هەندێک کاتی پیرۆز و مبارەک هەیە لە شوێنیش هەندێک شوێن هەیە مبارەک و پیرۆزن ئەوە معنای ئەوە نییە ئەگەر شوێنی من لە ناو ئەو جوغرافیەدا نەبوو ئەمن ڕەسەن ڕەتفعلێکم هەبی لۆ شوێن عاردی من چییە ئەوەی چیە فەرقی ئەو بابەتانە نییە وەکۆی زۆر جاران مثلا هەندێک کەسی یعنی بە تەعەسوبێک جۆر فکر قسانەکە یاخود باسەکە مثلا تۆ لە شوێنێکی زۆر جوان ڕاوەستای من بە حکمی سەفەری الحەمدولله خوا قسمەتی هەموو لایەکی کردبی سەفەری مثلا عومرەت کردیە لە عومرەیە دێتی سەردانی شوێنە مبارەکانەکە یەک لەو بابەتانە مثلا دەچی سەردانی موقعی ئوحود ئەکەی شوێنی ئوحود دەی لە شوێنی ئوحودە بە نەسی حەدیثی خۆشەویستی صلی الله عليه وسلم چیایەکە کە پێ دەگوترێت چیای ئوحود چیای ئوحود حەدیثی لەسەرە خۆشەویست لەسەری ڕاوەستایە صلی الله عليه وسلم بەو جۆرە وەصفی کردیە بە سەحابەی فەرمووە ئەو چیایەکی ئاسایی نییە ئەفەرمێ ئەوە ئوحودە ئەوە ئێمەی خۆشەوێ ئێمەش ئەومان خۆش ئەوێ یحبنا ونحبه دەیکەواتە ئەوە جایزە لەگەڵ ئەوەی مثلەن تۆ بێ ئێستا لێرانە بەبێ تەشهیرکردن بە هیچ شوێنێک مثلەن بڵێ فیلان شاریش ئەو چیای تێدای دەی ئەو چیاش وەکو ئوحودە ناوکو ئوحود نابی لەگەڵ ئەوەی ئێمە زۆر هەموو کەسێک هەموو وەکو بڵێ خاوەن وجدانێک زۆری پێخۆشە شار و مەملەکەت و هەموو ئەطرافی خۆی زۆر مبارەک بی زۆر چاک بی بەڵام هەندە شوێن هەیە کاکە خوای گەورە سبحانه وتعالى پیرۆزی کردیە پێغەمبەران هەمویان چەند گەورن چەند وەکو بڵێ ئێمە بەردەوامی یەکێک لە ئەرکانی ئیمانی ئێمە ئەوەی کە باوەڕ بە هەموو پێغەمبەران بینین بەڵام قورئان ئەوەی ڕەفز نەکردێ و ئەوەشمان لەسەر ئیسباتەکە کە تیلکە الرسل فضلنا بعضهم على بعض دەیت ڕسول لە نێوانیان تەفضیلێک هەیە شار لەگەڵ شار تەفضیل هەیە زەمن لەگەڵ زەمن وهكذا لۆیە ئەو شامە شەریفە کەوە لە خەدیم لە دەولەی عوثمانی بەو شێوە ناوی هاتیە شامی شەریف بەڕاستی ئەو شوێنانن کەوا بارەکنا حەولەه شوملیانەکە لۆیش ئەگەر دیقەت دابی دوژمن زۆر چاوی لەسەر ئەو بابەتانەیە ئەو لەوانەیە لە زۆرێک لە مسلمانان باشتر تێگەیشتوی لە پیرۆزی ئەو شارانە لۆیش هەموو هەوڵ و کۆششی ئەوەیە دەست لەسەر ئەو شوێنانە دابنێ خەیرات و چاچی و جوانیەکانی ئەو شاران لە خۆی دەستەبەردکە لە خۆی بیبا و خەڵکی بێ بەشکالی وەیە ئەو قودسە جوانە ئەو پیرۆزیە ئەو مەملەکەتە جوانە کە ئێستا بەداخەوە لە ژێر دەست و زوڵمی وەکوڵێ زاڵمانە لە سەهیۆنیەت و لەو بابەتانە خوای گەورە ئینشاءڵڵا نەجاتیاندا لە نزیکترین کات ئەوە بەڕاستی لای ئێمە ڕەبتێک و پەیوەندیەک و پەیوەستیەکی ڕۆحیمان لەگەڵ ئەو شوێنە هەیە لەبەرێ شوێنێکە پێغەمبەری خوا خۆشی ویستیە صلی الله عليه وسلم خوای متعالمان مبارەکی کردیە ئەبێ ئێمەش وەکو دینداری لەو منظورەوە بەو شێوە تەماشای بکەین و بە جوانتر قبولی کەین لامان کادا کارکتۆر قیبلەی یەکەمیش بوو دەستت خۆش بی يعني أولى القبلتين وثالث الحرمين الشريفين هي كم قبلة ما عند الصدق خوش بملاحظة زور جوان بو هي كم قبلة بيشي كعبي مبارك پیغمبری خواه صلی الله علیه وسلم مسلمانان رویان لبیت مقدس بو تاوکو او آیتی که لسوره البقره باسی دکا روتاور بجيرن او بوينا او قبل اتجاه من بو بكعبه كواتا اوين داري لاي ايمان لقل تاريخ من لقل عقيده من وكبله تێکەڵیەکی زۆر جوانی هەیە ناکرێ ئینسان ئینکاری لێ بکە. ئەجا دەمەوێت بە شێوەیەکی ئەوکە بڵێ بە شێوەیەکی گشتی هەندێک بچینە سەر ئەسلی بابەتەکە لە ساڵی 1998ەوە تاوەکو ساڵی 1947 بەشێک لە زایۆنیەکان وەکو بڵێ هەڵمەتێکیان دروست کرد هەرێکیان بە شێوازێک لە شێوازەکان ئێستا نامەوێت ناوی شخصەکان بێنم ئەوانەی کە دەستیان تێدا هەبووە بۆ بابەتە لە ساڵی 1947 دەوڵەتی ئیسرائیل دەنەمەزێ لە ساڵی 1948 نەکبەی یەکەم ڕوو دەدات کە ئەو نەکبەی یەکە لە گەورەترین ڕووداوەکان لە مێژوودا کە بەوەی کە لە سەرەتایەکاندا پێش ئەو نەکبەیە نزیکەی 740,000 شەخص لەو دەوڵەتە بوونی هەبووە کە زۆرینەیان عەرەب بووینە کەواتەیانی زۆرینەیان بەشە فەڵەستینەکە بووە اینجا لە دوای ئەوە هەستاون ئەو جوولەکانە دەستیان بەوە کردووە کە یەک بە یەک ماڵەکان بکردنەوە لە وەختی دەوڵەتی عوسمانیدا کەویش ڕەفزی کردوێتەوە اینجا لە دوای ئەوە بە شێوازێک لە شێوازەکان ئەوکە بڵێ دەستیان بەسەر ماڵی خەڵکدا گرتووە هەم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کلتوریەوە لە ڕووی ناسنامەوە بۆ نمونە
من ناسنامەیەکم هەیە ئەو ناسنامەم لێ دەستڕنەوە بە هەموو شێوازێک هەموو باگراوندەکانم یعنی هیچ شتێک بەجێ نایڵم جاوە ینی ئۆکو بڵێ ئەوە سەرەتایی هەموو بابەتەکان بووە لە وەختیەوە دەستیان پێ کردووە کە چاویان لەو خاکە بووە لە هەمان کادا لای خۆیانەوە کە تەوراتدا هەیە دەڵێن پێغەمبەرێکیان بۆ دێت کە شتەکانیان پێ دەڵێت ئەوانیش چاوەڕێی ئەوەیان کردووە کە لە تیرەی ئیسحاقدا بیتن بەڵام لە تیرەی ئیسماعیل کە لە بۆیان دەڕوە اینجا کە باوەڕ بە شتەکان ناکەن و زیاتر شتەکان ئاڵۆستر دەکەنەوە. کاک عەبدوڵڵا زۆر گرنگە جیاوازی لە بینی دوو چەمک و دوو مستەلەح بکەین صهیۆن و ئیسرائیل. بەڵێ کەلیمەی ئیسرائیل کەلیمەیەکی قورئانیە قورئان بەکاری هینایە و زۆر جارش کە جێما لەوی بڵێ بەنی ئیسرائیل نەوەی ئیسرائیل. ئیسرائیل چێیە؟ یعقوب پێغەمبەرە على نبينا وعليه الصلاة والسلام يعني كلمەیەکی زۆر مەقبولە کەلیمەیەکە کاتێ من تەلەفوظی پێ دەکەم ئەگەر بەنیەتێکی قورئانی بیڵێم ژمارەی حرفەکانی چەندە ئەوەندە دەجاران حەسەنە و چاکەشم بۆ دەنووسرێ واضحە کاتە کەلیمەیەکی ناشرین و قێزەون نییە وەکەوە ئێستا خەڵک بێزی لێبوویتەوە لەبەر ئەو کارە ناشرانەی کەوا لە ساحە و لە ئەرضی واقعە ڕوودەدا لە بەرامبەرە کەلیمەی ترمانە پێ دەگوترێ صهیۆن باشە زایۆنیزم بالضبط ئەو دوو کەلیمەیە بەڕێزم دروست بوونیان ئێمە وەکو مسلمان ئەگەر باسی بەنی ئیسرائیل و باسی وەکو دین و معتەقەد باسییان بکەین پێغەمبەریان هەیە کتابیان هەیە بە وەکو بڵێ دوور لەوەی کەوا جارێ دەستکاری کرایە هەنە ئەوە مەوضوعێکی ترە وەکو بڵێ تایبەت دەبی باس بکرێ بەڵام ئەلموهیم کتابێکی سەماویان هەیە کە پێی دەگوترێت تەورا دەی ئەو کتابە اتباعی هەبووە شوێن کەوتوی هەبووە خەڵکێکی لەگەڵ بووە پێغەمبەر هاتیە و کتابی وەکو بڵێ وەصف کردی شەرح کردی بۆ ئەو خەڵکە ئومەتانێک لە دوو ئەوە بووینە تا وەکو بڵێ خەڵکی ئەو دین و ئەو پەیامە بن تا وەکو هەموو دینەکانی تریش بە مروری زەمان تەواوکاری پێویستە ئەو تە سەیدنا عیسا علی نەبینا و عەلەیهی الصەلاة والسەلام پاش سەیدنا موسا و چەندین پێغەمبەر لەو بینە کەوا هەیە دێن هەموو ئەوانە اتیباعی عین المەنهەج و سلوکەکەن بەو گۆڕانکاریانەی کەوا وەکو بڵێ ئەخلاق و ڕەوشتی خەڵک جوانەکەن بەڵام پەیام یەک پەیامە تا سەیدنا عیسا دێ علی نەبینا و عەلەیهی الصەلاة والسەلام ئەلوێن دەرێ سەیدنا عیسا موژدەیەک خەبەرێک ئەداتە ئەو خەڵکەی کەوا من عیسا پێغەمبەر وا باسی دەکە قورئان لە زمانی سەیدنا عیسا باسی دەکە ئەمن پێغەمبەرێکم لە پاش پێغەمبەرێک هاتوون کەوا پێی گوترایە موسا و تەوراتێکی بۆ هاتیە موژدە و ئەوەشتان ئەدەمێکەوە لە پاشە منیش پێغەمبەرێک و پەیامێک دێک کە پێ دەگوترێ قورئان و محەممەدی مصطفى صلى الله عليه وسلم جا لە ئاەتەکە فەرمێ ومبشرا برسول يأتي من بعدي اسمه چێ ئەحمەد صلى الله على ئەحمەد دەی ئەوە موژدەکەیە بۆیە ئەو کاتەی ئەو خەڵکەی کەوا و لە پاشتر طبعا لە هەموو دینێک خەڵکە زانا و دیندار و ڕەهبان و ئەحبار و ئەوانەی کەوا لە دینەکانی پێشی ئیسلامی مەوجود بووینە تاریخ و کتاب و دینداری خۆیانیان خوێندیە و ئاگادارن لەو تەفاسیلانە چۆن ئێستا جەنابەت ئیشارەت پێدا فعلا چاوەڕێی ئەوە بوون لە کاتێکی دیاریکرا و پاشی ئەوەندە تاریخ ڕۆیشتنی لەسەر عیسا پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسەلام کۆتایین پێغەمبەر پەیدا دەبی باوەڕیان پێ هەیە ئەوان ئەزان کتابیان خوێندیە ئەزانن چییە پێش ئەوەی تەحریف و تەبدیلی تێدا بکەن بۆیە بالضبط چۆن ئیشارەت پێدا چاوەڕێی ئەوە بوون ئەو پێغەمبەرە لە ڕەگەز و وەکو با بڵێن عەفوەن لە وەکو بڵێ فەسیلەی خۆیان لە جنسی خۆیاندا بێتە خوارێکەوە لە سەروان حسابی هەر لە بەنی ئیسرائیلە وەکو لێ تەواو بکرێ بەڵام مەشیئەتی خوای گەورە سوبحانه وتعالى حتى دایان نابوو ئەگەر ئی خۆشیان نەبی بەڵام کە پەیدا بوو یەکەم جار ئەوان بەیعەتی بدەنێ دەست وەکو بڵێ تاوەکو بە ئی خۆیان بزانن بەڵام خوای گەورە مەشیئەتی وابوو سوبحانه وتعالى کەوا لە شوێنێکی تر لە ناو خەڵک و ملەتێکی تر بە شێوەیەکی تر کەوا ئەوان فکریان لۆ ناچن پەیدا بوو کە ناوی ڕەسوولی ئەکرەمە محەممەد صلى الله عليه وسلم لنوي إسماعيل نقل نوي إسحاق على نبينا وعليهم الصلاة والسلام جميعا أولا وين درو وكو بلاي جور حادثيك دروستك إيما لوان شريف ترين أو كارسات هر قوركي إنسانية لعبر التاريخ لما يجو قديمة وورا أوي خلشي تيك دايا أوي أوهم خلقي توشي تشيشو مشاكل ومصيبتي كرديا خوب قورة زانينة تكبرة إستاش بخويان دلين شعب الله المختار
ئەو ملەتەی کەوا خوا ئێمەی هەڵبژاردیوە. بەڵێ خوای گەورە سبحانه وتعالى لە چەندین ئاەتی قورئانی پیرۆزە فەرمێ فەضەلتوکم عەلى العالەمین. بەڵام ئەوە لەو کاتێک کەوا ئێوە لەو بن بەوەی کەوا خوای گەورە سبحانه وتعالى پەیامبەر و پەیامێکی لۆ ناردن تەفضیلەکەتان بەوەی کەوا ئەوە لە نێوانتان پەیدا بوو التزام بە مەنهەج و سنەت و شەرعی ئەو پێغەمبەرەکان تاوەکو لەناو ئەو تەفضیلە بمینێن. نەمان لاتاندا تەشبیه نەبی مەقامەکە زۆر لەوە گەورەترە بەڵام هەتا خەڵکێک تێبگا. ئەها ئێستامە لە ڕیاضە و وەرزشە دەڵێن ڕقەمێکی قیاسی هەیە لە فیلان گەما لە فیلان بابەت کەسێک توانیتی لە تاریخی فیلان لە فیلان شوێن لە فیلان ئۆلۆمپیات با بڵێن ئەو ڕقەمەی بشتێنی قیاسێک بۆ خۆی وەربگری. چەندین ساڵ لەوانەیە کەس نەگەدی بشتە ئەو ئاستەی بەڵام ڕۆژێک لە ڕۆژان کەسێک پەیدا دەبی لە ئۆلۆمپیاتێکی تر دەتوانی ئەو ڕقەمە و زیاتر بەدەستبینی. تازە ئەوە ئەتوو جاران پێشی ئەو ڕقەمە مفەضەل بووی ڕقەم یەک بووی ئێستا کەسێکی تر هاتێ بە پێشەتوکەت گەورەتر بوو. بۆیە ئەو پەیامە بۆ ئەو بەڕێزانە کە پێیانە گوترێ شەعب الله المختار بە خۆیان وا باسەکەن ئێوە وابوون لەو تاریخە تاوەکو خوای گەورە سبحانه وتعالى پەیام و پێغەمبەرێکی نارد التزامیان لەنگۆ زیاتر بوو بە شەرع و بە پەیامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە بەوان گوترا لە ئاخرینی پێیان گوترا كنتم خەیرە ئومەتین ئوخریجەت للناس. کەواتە ئێستا خەیریەت لەکنەوانەیان لەکن ئەو قەدیمەکانن تازە ڕقەم قیاسیەکە لێرەیە ئێستا لای ئێرە خەیریەت هەیە بتانەوێ خەیریەتێکی گەورەتر بەدەست بێنن فەرمونون ئێوە ئەو تاریخە جوانەتان هەبووە باوەڕیش بە پێغەمبەری ئاخر زەمان بینن صلی الله عليه وسلم دەی دوو ئەجرتان بۆ پەیدا دەبی ئەجری ئیتیباعکردنی ئەو پەیامەی کەوا زووتر لە کاتی ئێوە هەبووە لەگەڵ بەدەستهێنانی ئەجری ئیتیباعکردنی کۆتایی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام خەیریەتی ئێرەشتان حاصل دەبی ئەوی ئەو لاشتان هەر بۆ دەمینێ ئەو وەختی فعلا تۆ زۆر گەورەی بەڵام تۆ ئینکاری لەوە بکەی ئەسڵەن لە دین دەردەچی. ئێستا کە کەسێ من باوەڕم بە موسا پێغەمبەرە باوەڕم بە عیسا پێغەمبەرە بەوە مسلمانم دەی فەرمووە تو جوولەکە ئەتو باوەڕت بە عیسا بە محەممەد هەیە صلی الله عليهم جميعا حتما نەخێر کەنیت تۆ لە منظوری من تۆ ئەسڵەن کافری مسلماننی واضحە. جاکەواتە خەیریەتشت نەما تەفضیلشت نەما ئەو تەکەبورە وای کردی هەموو کاتێک ئەوان خۆیان پێ لە خەڵکی گەورەتر بی واضحە. لۆیش وای کرد ئێستا پێغەمبەر پەیدا بوو عەلەیهی الصلاة والسلام لەناو ئومەتێک و خەڵکێک ئەوانە هاتن دەوریان لێدا بوون بە مسلمان. دواتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سیرەی مبارەکی پێغەمبەر باسەکرێت لە مەککە کۆچەکە بۆ مەدینە لە مەدینە جوو هەیە یەهود هەن. جا من ئەلێرانە بوو لە قسەکە گوتمان فەرقێک بکەن لە بینی ئیسرائیل و لە بینی صهیۆنی. ئەو ئیسرائیلە مامۆستا ئەو یەهودن کەوایت بە حساب اتباعی سنەتی پێغەمبەری خۆیان کردیە لە هەموو شارێک ئەگەر وەکو دیندار بن پێغەمبەرداری نەکردن صلی الله عليه وسلم لە ناو مەدینە یەهود هەبوو ژیان زۆر اعتیادی بوون تاوەکو پەیمانیان شکات تاوەکو وەکو بڵێ کە عادەتیهم لە پشتەوە سوڕانە ویستیان لە پێغەمبەر و لە سەحابە و لە دەوڵەتی ئیسلامی بدەن هەرکە ئەوەش بەردەوام سەلیقەت و وەکوڵێن صفەتیانە. لۆیە ئەو وەختی دەری کردن خوای گەورە بە نەسی قورئان لە سەدەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وەکو بڵێ لە شاری مەدینە ئەبێ بچنە دەری. کەواتە ئێمە وەکو یەهود دیندارانە ئەگەر وەکو دیندارە وەکو کەسێک هەتە لە ناو عێراق لە ناو ئەو شارە هەولێرەی خۆمان جوو هەبووە پێشی 48 هەموو مەوجود بووینە لێرانە نەفرێکی زۆرەتی عێراقی بووە و یەهودیش بووە دینیتی چۆن ئێستا عێراقیە مەسیحیە نصراني عراقي هي مسلمانة زۆر ئاسایی هیچ شێشەمان نەبووە ئەسڵەن ئیسلام هاتیە وەکو خێمەیەکی گەورە هەموو ئەوانەی لە باوەشی خۆی گرتیە. کاتێک قبولت ناکە کاتێک ڕەدت دەکا و دەرت دەکا ئەگەر تۆ لە ناو ئەو شارە لە ژێر حکمی ئەو شارەوە ئەو دینە بووی بەڵام ویستت کونێکی لە ناو ئەو کەشتیە دروست بکەیتەوە خۆت و خەڵکیش لەگەڵ خۆت بخنچێنی ئەو وەختی مەجبورە دەرت بکە لەبەر حیمایەتی هەموو دەوڵەتەکە. مصطلحی دووەمەکە صهیۆنیەت و زایۆنیزمە. ئەوان چێ بوون؟ ئەوانەیە وەکو ئێستا جەنابەتی شارت پێدا لە پێشی 900ەکان لە 1800 و کەسرێک سەبرە ویستیان خۆیان خڕکەنەوە نەک بە دیندارانە وەکو یەهود نا ویستیان وەکو صهیۆنیەت دەوڵەتێک لە خۆیان دروستکەن کەوا پەرتن کە بە خۆیان پەرتن پەرت لە هەموو شوێنێکن چ بکەن باشە ویستیان بە نیدائێک گەورەیەک خۆیان خڕ کردەوە سەبرە ئێجا بە زەبری پارە بە زەبری ئەوەی کەوا ئەوە لۆ دروست دەکەم وەرە لێرە بە لێرە چێن دەریشیان هەڵبژارت
ئەوەی بە قەناعەتی خۆیان یەکەم جار حائیتی سولەیمان و ئیبراهیم پێغەمبەر لەوێ بووە ئەو شارە و ئەو هاپیر و جۆرە قودسیەتیش پێوە دەزانن کە فعلەن ئەوێ بەیت المەقدس زۆربەی زۆری پێغەمبەرانی بەنو ئیسرائیل لەوێ بووینە وەکو تاریخ ئەوەیان هەڵبژارد کەوا لە خۆیان دابنێن جەهاتن ئەو مەشروعە ئەو خەڵکە موسڵمانەی ئێستا لەوێ مەوجودن چیان لێ بکەن دوو حەل هەیە جارێ زەعیفن ناتوانن وەکو بڵێ بە شەڕ بێن لەگەڵیان وەکو بڵێ خودعی دووەم بەکاردێن خودعی دووەم چییە پارەی دنیا هەمووی لەبەردەستیانە سەهیۆنیەتە ئیتر حرەکەیەکی سەهیۆنیە باشە ئەو حرەکە سەهیۆنیە ئیشی لەسەر ئەوەیە کەوا بە زەبری پارە کەوا پارەش لە هەموو دنیا بۆیان خڕ دەکرێتەوە ئەو عاردەمان لۆ بکڕن عاردیش خەڵک سادەیە خەڵک نازانی مەوزوع چییە نویسەوە و پارچە عاردە ئەگەر ئیمن بی عرضم کردیە لۆ فرۆشتن کاکە جا من مەسەلەن ئەگەر ئەتو ئەوەندەی پێدەی ئەوەندە ئەو دێ پارێکی زیاترەدا من جارێ ئەو خبرەی نازانم من نازانم ئەو دوژمن مەدەوێ عاردی من داگیر بکە بۆیە ئەو فرۆشتی تر ئەوانش پارەیان پێویستە وەکو هەر کەسێک عاردم فرۆشتی کڕیتمان دروستمان کردی تر زۆر ئەتیادی کەس نەیزانی ئەو حرەکە سەهیۆنی ئەوانش وەکو بڵێ زۆرزان بوون لە ئیشەکە بە شێوەیەکی زۆر نهێنی ئیشەکەیان نەکرد تا وەکو دەستیان لەسەر زۆربەی زۆری ئەو خاک و خەڵکە گرت ئەو جارە بوون بە صاحب هەیمەنە یعنی دموگرافیای ئەو منطقە و ئەو شارەیان گۆڕی عادەت زیادی کرد خەڵچێک لە هەموو وڵات و شارەکان هاتن لەوێن دەرێ خۆیان جێگیر کرد کەوا هەتای لەوێ نابن وعدی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دارێک هەیە غەرقەدی پێدەگوترێ لە ئاخری زمانە کە دەبتە شەڕی نێوان موسڵمانان و ئەو کافرانە وای لێدی کەوا لە پشتی کە خۆی دەشارتەوە دەڵێ یا موسلم یەهودی لە پشتمە وەرە لێیدا و بیکوژە باشە ئێستا دڵیان پێخۆشە مەوعیدێکە ئەوە خوای گەورە ئیزنیدایە جارێ وەختیان مایە بەڵام بە یەقین هەتا لەوێ نابینن لۆیە بە نەتیجە ئەو شارەیان سەبرە تەوەسعیان پێکرد تەمەن بەرنامەکەشیان ئەوەیە خەریتەی بیدایەت هەموو ئەو ئیش و کارانەش هەر هەمووی لەژێر خەیمەی ئومەم متحیدە و نازانم چ و ئەو بابەتانەی کەوا هەر دوژمن خۆی دروستی کردیا یعنی دەزانی کو ئەمن و کەسێک خلافمان هەبی برای ئەوەی کە بەرامبەرمە بێ حکوممان لە نێوان بکە چاوەڕێتی لێ دەکەی نەک ئەوە ئەسڵەن ئەوەی لۆ منی دانایەوە هەر خۆی با بڵێن مەوزوعەکەی دروست کردیە بۆیە سەبرە هەر توانیتیان وەکو بڵێ بۆ لای خۆیان ڕایکێشن بەداخەوە ئەو عیبەی خۆشمان دەبی بڵێن موسڵمانانیش یان ئەوەیە ئەگەر تەجاوزم نەکردبی لەسەر کەسی قەدیمەکانی خۆمان یان ئەوەیە زۆر سادە و ساویلکە بووینە خۆش باوەڕ بووینە بە زۆر بە ئاسانی باوەڕیان بە هەموو شتێکی نایە یانیش ئەوەیە زۆر متەفەرق و متەشەتت بووینە پەرت بووینە مەسلحەتی خۆیان نەیانزانیە بە دوژمن تێنەگەیشتیە دەی لۆیەش ئاخیرەکەی وای لێ هاتیەکەوە ئەوان ببن بە ژێردەستە ئەو عەدەدە زۆرەی کە تاریخ باسەکە ئەوەندە مەوجود بوون ئێستا وای لێبیکەوە بە چەند ملیۆنێک وەسف بکرێن 2 ملیۆنێک ئەوە لە غەزە با بڵێن لە ئەطرافی غەزە مەوجودە یان هەتا ئەگەر هەکامل فەڵەستینیشی بڵێ چەند ملیۆنێکن وەکو بڵێ لەوە زیاتر نییە خۆ ئەوانیش ئیسرائیل ئێستا با بڵێن ئەگەر پێ بڵێن وەکو کیانی سەهیۆنی عەدەدەکەی زۆر نییە بەڵام ئەوەندە دنیا پشتیوانیان لێ دەکا بەوە مەوجودن ئەگەنا بڕواتە نەبی هەر بە حەماس و بە غەزەوە دەیانتوانی هەموو ئیسرائیل لۆ ڕەشکاتەوە ئەگەر ئەو دەعمە خارجیان بەردەوام لەبەردەست نەبە ئیدی قەدەرێکی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالە بەڵام بە یەقین بە توو بەڕێز و بە هەموو خۆشەویستان و بینەران و بیسەران ئەڵێم وعدی خوای گەورە جێبەجێ دەبی ئیلا ئەبێ کۆتاییەکەی ئەو نەسە جوانەی قورئانیە بی كتب الله لأغلبن أنا ورسلي إلا نصرك إلا ظفر كوتايك بو بيامي خوای گەورەی سوبحانەهو وتەعالە بەو شێوەیە خلاص نابی بإذن الله إن شاء الله ئەزەکەم لەسەر مستەڵەحێک کە ئێستا لەسەر جیهاندا با بڵێن جوولەکەکان ئیشی لەسەر دەکەن هەتا بڵێن لە ناو هەندێک ناو مجتەمەعی خۆشمان لەوانەیە بینوێتمان ئەویش ئاینی ئیبراهیمیە جا ئەو ئاینی ئیبراهیمیە تەبانەوە جوولەکەکان زۆر بە جوانی ئیشی لەسەر دەکەن لە هەموو دنیا دەڵێن کاکە هەموو ئاینەکان با بڵێن دەبنەوە یەک هەر هەمویان لە بۆ یەکشت لاماکەرە بۆ نمونە کریستیانە و باوەڕی خۆیتی لە تەنیش مسلمانەکە دایدەنن زاوە وەکو دوورین زاوە حسابی خۆتکە کە زۆر زیاتر و کە زۆر ئەوەترە لەسەر ئەو مستەڵەحەش حەز دەکەم وەڵڵا کاک عەبدوڵڵا گۆ بکەین دەستت خۆش بی پرسیارەکە زۆر لە جێ خۆیتی
ئەوە یەکێکە لەو وەکو بڵێ خودعە و مەرامانەی کەوا ئیشی لەسەر دەکرێ. شەیطانی لەعین خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە وەصفی دەکات لە قورئانی پیرۆزە پێمان ئەڵێ ئەو شەیطانە مجریمە بە قسەی کوفر ناتوانانی کوفرم پێ بکە. ئێستا بە ئاشکرا پێم بڵێ وەرە زیاد کوفر کە بەخوا سوبحانە کوفری پێ ناکەم من خوامە، بەڵام چم لەگەڵ دەکا دێ بە جۆرێک مەشغوڵم دەکا غافڵم دەکا ڕام دەچێشی دەم بە یەک فەڕێی ئەو سەری دنیا پێ لێ دەدا ئاخیرەکە لەو سەری بە کافری دەرت دەینی نەعوذ بالله خوا هەموو لایەکمان پارێزی بێ هەستی پێ بکەی. لۆیە قورئانە فەرمێ لا تتبعوا خطوات الشيطان ناڵێ لا تتبعوا الشيطان بە دوو دژمندا نەڕۆی لە دوو هەنگاوەکانی شەیطان نەڕۆی. هەنگاوەکانی شەیطان یەکێک لە هەنگاوەکانی ئەو دینە ئیبراهیمیە کە ئێستا جەنابەت باسی دەکەی. یعنی چۆن ئێمە ئێستا هەمومان قەناعەتمان هەیە لە لای خۆمان کە ئەوە چۆن ئێمە موسڵمانین خەڵکێک هەیە بە حسابی خۆی ئیتیباعی دینێکی ترەکە کە پێ دەگوترێ نەسڕانی، یەکی تر جوولەکە، یەکی تر با بڵێن سابیعە، ئیتر هەموو ئەوانەی کەوە قورئان باسی کردیە یان ئەوانەی تر کە لە غەیری قورئانیش هاتیە. باش جارێ ئەوەلەن دین ئەو هەموو دینەیە قورئانی پیرۆز پێرمان دەکە مامۆستا ئین الدینە ئەوەی پێ بگوتری دین إن الدين عند الله الإسلام إسلام دينه وهمو أو پیغمبرانی کە پێش پیغمبرمان هاتون عليهم الصلاة والسلام جميعا هر همویان بانگوازیان کردی بۆ لای ئیسلام وأنا أول المسلمين سيدنا إبراهيم خوي ودڵێ أول المسلمين ناڵێ إبراهيمي باشە ئەوە ئێمە ئێستا وەکو دینداری ئەو جارە وەکو احترامێک ئاخ ئیسلام زۆر گەورەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە ئەدەب بووە لە تەعاملکردن نەسی قورئانیش ئەومان پێ دەڵێ هەرچەندە دینەکەتان خەڵچینە دینیش نییە بەڵام ئێمە وەکو ڕێزێک ئەمە لە ئیسلام دەبی شت فێربین نەک خەڵچێک بێ فێرمان بکە وەڵە با هەمومان بین ئیبراهیمیەت هەڵبژێنین تا وەکو جوولەکە و نەسڕانی و ئیسلام هەموو تێدا وەکو بڵێ تەعایش و نازام چ پێکەوە بژین و ئەو قسانە ئەوە پێمانە فرۆشتنەوە بیضاعی خۆمانە پێمان دەفرۆشرێتەوە ئێستا کاکە گیان قورئانی پیرۆز هاتیە کە یەقینی هەیە تۆ لەسەر باتیلی ئەی بەرامبەر ئەوجا پێ دەڵێ لەکم دینکم وەلیە دین دینی خۆتان لۆ خۆتان کە دینیش نییە باتیلە لەبەری گوتمان ئین الدین عند الله الئیسلام ئەتۆ ئێستا ئیسلام پەیڕەو ناکەی دین نییە ئەوەی تو بەڵام با بە افتیراضەن دینە دەی دینەکەی خۆت لۆ خۆت ئیمن نییە واضحە ئێستا وەکو بڵێ قوبەیەکی دروست دەکەن خێمەیەکی دادەنێن دینگەکانی ئەو خێمەیە کاکە ئەوە من ئیسلام ئەتو نەسڕانی ئەتو جوولەکە ئەتو سابیعە ئەتو زەردەشتی ئەتو یەزیدی ئەتو نازانم چ وەرن با هەر هەمومان لەژێر ئەو خێمەیە دابنیشین دوو شت تێکەڵکردنە ئەوە هەڵخەڵەتاندنی خەڵکە زوو بەمەیان دەگوت تەعایشی سلمی کێشەمان نەبووە ئێمە لە قەدیم و قەدیمەوە گوتمان تازە گوتمان هەتا سلەکان و سیەکان بابم خوافی کە باپیرانەکەەوە باسەکەن کاکە گیان لە هەولێرت جوو هەبووە نەسڕانی هەبووە تێکەڵ بووینە کەس نەیزانێ مەوزوع چییە کێشەمان نەبووە ئەسڵەن تاوەکو حکم ڕێک و پێک بەڕێوە چووە بەڵام وەختی دێ لە ناو ماڵی خۆم تەعەدام لێ دەکەی تەعەدایەکە یعنی چ تەلڤیزیۆنەکەیتەوە هەر دینی خۆی پێت دەفرۆشی منداڵم لە مەکتەبی هەر دینی وی فێر دەبی خێزانم عائلەم گچکەم گەورەم هەر هەمووی وای لێ دێکاکە گیان ئەوەندەی ئێستا خەڵکی ئێمە منداڵەکانمان لە مەکتەب ئێستا بەگلەیەوەش باز دەکەین بەڕاستی ئەوەندەی منداڵەکانمان لە قوتابخانە فێرە دینەکانی ترەبی خۆ فێرە ئیسلام نابی ئێستا لە مەنهەجی پەروەردەی ئیسلامی کە پەروەردەی ئیسلامیش نەمای بوویتە ئاین باشە ئاین ناسی شتێکی وایە ناوی دەی باشە بەڕێزم ئەو بابەتە من ئێستا منداڵی من جارێ دوو کەلیمە قورئانت فێر نەکردیە قورئانیان لە مەنهەجی سەفیەک و دوو ابتیدایی هەر گرت لەبەرەوەی گوتیان زەحمەتە ئەدی خێرە کاکە گیان من دەینی منداڵکم فێری دەکەیکەوە زەردەشتی چییە ئێتسوانێ و زەردەشتی چییە لە سێ ابتیدایی لە چار ابتیدایی لە متەوەستا لۆ قبولی ناکەی فێرە دینەکەی خۆی بی ئەوە بەلایەک جا ئەو خێمەیە کە بە ناوی دینی ئیبراهیمی دروستی دەکەن و ئەو خەڵکەی بەو ناوە لەژێر ئەو خێمەیە خڕ دەکەنەوە هەڵخەڵەتاندنی خەڵکە مەگەرنا واللهی ڕاست ناکەن کاکە گیان نەسڕانیەک حەی عەلە السەلا لەگەڵ ئەو پەڕە ڕێزم ئەم برادرم زۆر هەیە لە غەیری موسڵمان لە دینەکانی تر بەڵام
ئەوەندە تعاملی لەگەڵەکەم کەوا مثل موظفێکە مامۆستایەکە تەڵەبەیەکە زۆر ئاسایی ڕێزی دەگەن ڕێزم دەگری بەڵام وەڵا لە بابەتە عەقیدەییەکان بە هیچ شێوەیەک نە لەگەڵی دادەنیشم نە مناقشەی لەگەڵ دەکەم نە پیرۆزبایی لە مناسەباتەکانی دەکەم ئەخۆش من نقطەیەکە ئەگەر خەڵکێک با دواتر قسەی لەسەر بکە کاکە جام ئاشکرا کابرا دەڵێ ئەمن سێ خوام هەیە سێ ئەمیش دەڵێم یەک خوام هەیە تعایشی سلمی یاخود با اتفاقکەین ئەوەیە کاکە کۆی کەینەوە تەقسیم دوو بکەین تا یەکی دوو خوامان لەو دەربچی فێڵکردنە لە خەڵخەڵەتاندنی خەڵکە خوا یەکە و شەریکی نییە سبحانه وتعالى قل هو الله أحد باشە ئەوە مەذهب و عەقیدە و ڕێ ئێمەیە ئەوەی ئیبراهیمیش لۆ خۆی هاواری لۆ دەکە و بانگەوازی لۆ دەکە پیرۆزی ببال خۆی ئەو دینە هەڵبژێری ڕۆژی قیامەتیش قورئان پێمان دەڵێ ئێمە ڕۆژی قیامەت دێن هەمومان ئەو نەتیجەی دەبینین وئنا ئەو ئیاکم لعلى هدى أو في ضلال مبين لە ڕۆژی قیامەتە لۆمان دەردەکەوی چێمان ڕاستمان کردی چێشمان وەکو بڵێ لاماندایە لە ڕێ ڕاستەکە جا خۆزگە خەڵکی ئێمە وریاتر بن شەرعی خۆیان دینی خۆیان ئەوەندە بە ئاسان دەستی لێ هەر نەگرن و بزانن شەرعی خوای گەورە دینی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم یەکە واضحە و دیارە ئەوانی تر کە دەیانێ گەمەمان لەگەڵ بکەن زۆر بە وەکو بڵێ لێزانانە ئیشەکەی دەکەن و ئێمەش فەقیرانە لە دویان دەڕۆین وەکو چۆن فەڵەستین ڕۆیشت دینەکەی ئێمەش ئەو هەدەڕوە ئەگەر وریانە بی ناوذ بالله خوا پەنامەندێ کار دکتۆرجان نقطەیەکی تر هەیە ئازەکەم باسی بکەین ئەستا باڵێک هەیە لە ناو فەڵەستیندا با بڵێن لە ناو غەزەدا شەڕ لەگەڵ بەقوەترین سوپای جیهان دەکات ئەویش بە حەماس ناسراوە لەسەر دەستی عەزەدین قسام دروست بووە و لەسەر ڕێچکەوی بەردەوامن ئەو باڵە هەرچەندە لە ناو هەندێک بابەت بۆ نمونە دەڵێن لە دواییەکاندا حەماس شتێکی کردووە اینجا دوایەوە وەکو بڵێن قیانوسی ئیسرائیل دووبارە دەستی کردەوە جاوە حەزەکەم بە کورت و پوختی ئەگە بتوانین بدوێنە سەری يعني من لوانەیە ئەو کەسە نەبم کە بتوانم خطەی استراتیجی عسکەری و شت تحلیل کەم هیچی من نییە مەقامی من نییە لۆش هەتا وەکو بڵێ غەڵەت نەڵێم زۆر لەوانەیە نەچمە ناو عمقی ئەو بابەتە بەڵام زۆر بە سەهلی ئەگەر باسی بکەین ئێمە با ئەوە نەڵێن 7 ئۆکتۆبەر وەکو بڵێ سەبەبی ئەو نەهامەتیە ئێستا کە بەسەر موسڵمانانی غەزە دادێ نەحتمەن لەبەرەوەی 7 ئۆکتۆبەر فەرەزەن ئەوە بە فەرەضە دادەنین غەڵەتێک بوو کرا فەرەزەن دەڵێ من قەناعەتم هەیە کە ڕاستیان کردیە بەڵام بە فەرەضیەت کە خەڵکێک باسی دەکا غەڵەت کرا لۆیش ئەو هەموو ئەسبابەی لەسەر دروست بوو فەرەزەن غەڵەت بوو ئەی پێشی 7 ئۆکتۆبەر 2023 لە 23 ساڵ لێرە ئەوجا ئەو هەموو ساڵانەی ئەگەر بچیەوە خواردتر هەتا 67 هەتا 63 هەتا لە 47 و 48ەوە کەوا با بڵێن زایۆنیزم ساهیۆنیەت کەوا خۆی ئەعلان کردی وەکو کیانێک لەو ڕۆژەوە قەتلی عامی هەیە بەردەوام هەر جاری بە شێوەیەک و بە ناوعێک و بە جۆرێک واضحە ئەو تاریخە ئیمتیدادە نزیکی 80 ساڵ چێ سەبەب بووە حماس ئەو وەختی حماسە نەبووە وەختی واضحە کەواتە ئەوە جیهەتێکە خەڵکێکن پێیان خۆشە وەکو بڵێ وەکو فرعون ئاسا فکرەکەن کەوا یذبحون یستحیون نساءهم ويذبحون أبناءهم ترەوەیشیانە عقلیەتیان ئەوەیە کوشتنی خەڵک لەکنیان زۆر ئاسایی لەو یەک ڕۆژە منداڵێک نیشان 12 کیلۆمەتر بە پێیان هاتیە تاوەکو ڕەغیفێک خوبزێک نانێک وەربگری پاشی کەوە وەریگرتیا تەمەنی 7 ساڵانە پاشی وەریگرتیا دەستی ئەوەکەش ماز دەکە ئەوەکەی دەداتێ لە ڕێ دەگەڕێتەوە دەیکوژن ئەوە تاوانی چی ئەوە تو لەگەڵ حەماسە شەرتونیە حەماس فئەیەکی کاکە خراپە تەوە ئەوە چ بکەیانە ئەو منداڵە فەرەزەن کوڕی حەماسیەک بی بەڵام ئەو منداڵە حقوقی منداڵ حقوقی ئافرەت حقوقی اختیار لە چێ ئێتو ئەوانە هەر هەمووی دەرکەوت درۆیەکی زائیفە ئەجەل لەکم الله وەکو بڵێ بۆ فرۆشتن بە خسەر خەڵکی جا لە 7 ئۆکتۆبەرە کاکە گیان نەقلەیەکی نەوعی من طبعا وەکو مسلمانێک مهتەمم بە ئیشی مسلمانان بۆیە متابعەم کردیە کە جێم لە هەندێک مامۆستا و هەندێک محللی سیاسی و ئەوانە باسەبی ئەڵێ کاکە گیان تەطبیعێک لە گۆڕێ بوو مەوزوعێک لە گۆڕێ بوو تاوەکو فعلا فەلەستین ئەو فەلەستینە هەر نەمینێ
ئەوەندەی ئێستا ئەوەش نەمینێ کۆتایی پێبێ بە نیشانەی ئەوەی کەەوە ئەو ئیبراهیمیە ئەوە یەکێک لە مەوزوعەکان بوو بەوەی کەوا بتوانن هەموو ئەطرافی ئەوها داگیر بکەن نەک فەڵەستین ئەطرافەکەشی داگیر بکەن ئەوە تەحسیل حاصل بیانی ئەوکو بڵێ هیچ قسەی لەسەر نییە ئەوەی مەزالی تێدا نییە لۆیە ئەو ڕووداوە کە ڕوویدا هەمووی بە ئەمری خوایە سبحانه وتعالى اجتهادێکیان کردیە ئەو بە ڕێزانە کە لەوێن دەرێ ئەو ئوسلوبە بەکاربینن ڕاستیان کردیە غەڵەتیان کردیە ئەوە ڕوویدا تۆ وەڵامت داوە ئەی ئیسرائیل ئەی سەهیۆن ئەگەر مەبەستە وەکو وەڵامدانەوەیەکی عەسکەری وەڵامت داوە بەد دەیان قات هەرچی سەرکردە بوو کوشتت شەهید بوون هەر لە ئیسماعیل هەنیە بگرە و ئەوانی تر هەر هەمویان ڕۆیشتن هیچ نەما ئێستا بە هەموو نەوعەیەک بە هەموو شێوەیەک نەیتوانی بە حەربی وەکو بڵێ شەوارع بستە ناویان بیان کوژی کۆتاییان پێ نەهات حدود و سنووریان کردنەوە کاکە جان بەس بڕۆن لە کۆڵما ببنەوە بڕۆ ئەوە ڕەفەح ئەوە نازام چێندرە ئەوە ئەفریقا ئەوە حی ئەوشتانە ئەوەندە خەڵکێکی مرابطن ئەوەندە خەڵکێکی دیندارن ئەهلی غەزە نەچوونە دەرێ بە ئەلێرە بمرین بەس چار وڵاتی خۆمان بەجێ نایڵین لۆیە ئەو جارە سنووریان لەسەر قەپات کرد کاکێستا ئەو قومە ئاوە مەمنوع بستە ژۆری نانێک نابی ئار نابی بستە ژۆری وا ڕۆژانە بەدەیان سەدان کەس لە برسێتی دەمرن کۆتایی بە ژیانیان دێ دنیاش هەمووی تەماشا دەکات کەسیش ناتوانێت فزای لەوێ حرەکەیەکی بکە لێرە و لەوێ ئەمن ئەتوو ئەو خەڵکە خێرخوازە مسلمان غیرە مسلمان ئەوەی یارمەتی نای هەردەندێکێ مسلمان نییە لەسەر حدود ڕاوەستایە لە ئەمریکاوە هاتیە تەوەسولەکە دەگریێ دەستماجەکە دەڵێ بەس ئەو ئاردەی بگەینمە ژۆرێ مسلمان نییە نا سەلیبی لەملە باشە بەڵام ئینسانیەت فکرەکە دەی ئەوان لە هەموو ئینسانیەتێک شوراون ئەبەدەن قبول ناکەن ئەبەدەن ڕێ نادەن نابی بچنە ژۆرێ بە مەجموعی نهایی ئەوان مەبەستیان ئەوەیە ئەو تەوەسعی کە لە مێشتیان هەیە خەریتەی سەهیۆنیەت فراوانتری کەن و سەبرش فعلا لە خۆیان ماوە فراوانیان کردیە ئاخیرەکەی ئەلێرانە ئەو بەردە لە پێشیان وەکو بڵێ چەقی نایانتوانی غەزە لە ناو بن ضیفە و نازانم چ ئەوانە زۆر لە مێژە تەسلیم بووە ئەوتە محمود عباسێک ئێستا بە ڕئیسی سوڵتەی فەڵەستینی بە حسابەکرێ غەزەی متهمەکە اینجا دەڵێ من خۆم سیلاح لە غەزە وەردەگرم ئەسڵان غەزەی ئەو ئیتر هەر خۆی لە ناوی دەبە ئەگەر زۆر تەنسیقاتیشی نەبی لەگەڵ ئیسرائیلە واضحە کەواتە هەموو ئەوانە ئەو 2 ملیۆن کەسە ئەم باسی حەماس ناکەم باسی ئەهلی غەزە دەکەم ئەو هەموو ئەنظیمە عەرەبیە ئەو هەموو ئەنظیمە ئیسلامیە ئەگەر وەکو بڵێ تەجاوزمان نەکردبی هەر هەمووی ئەو 2 ملیۆنیان فرۆشتیە فرۆشنەکەشی کورسیەکەی خۆم لە دەست نەدەم وە کارەکەی بەزە و کورسەیە ئەوەیە کەوا ئەمن ناتوانم عەبدە جیر لە دەستی وانە ئەبی بە کەیفی خۆی تحملیان بکەن ئەوجا ئەگەر لێرە و لەوێ عەلە استیحیا لە بەشەرمەوە کەسێک بڵێ وەڵڵە ئەوە غەدرە ئەوە زوڵمە ئەوەندە تەندید و نابی و نازانم چی و خلاص ئیکا مووقف ئەو مووقفە بەڕاستی ئەوەی ئەو ڕۆ خەڵکێک دەیکا تاریخێک بۆ خۆی دەنووسی ئەجا بە باش بە خراپە ئەو ڕۆژە شاهیدە لەسەر هەمومان چەندە پشتیوانی خوا و پێغەمبەر و خەڵکی مەزلوممان کرد جا ئەوانە مەوجودن ئەسڵ ئەو بەڕاستی هەر هەمومان پشتیوانیان بین و ئەگەر وامان کردبایە بڕواتان هەبی ئەو غەزەی ئەو ڕۆها زەلیل نەدەبوو لە بەردەستی ئەو جوولەکە ترسنۆکانە بەڵام ئێستا کەسێک منداڵێک چەند ڕۆژە نانی نەخواردێ ژنێک پیرەمێردێک گەنجێک چەند ڕۆژە نانی نەخواردبی تااقەتی نییە بڕوا بەڕێدا سیلاحی لە دەستنیە ئەوش بە سیلاح لە بەرامبەر ڕاوەستایە ئەو جا ڕێپێنادا بچی خواردن وەربگری دەیکوژی ئەوە لە غەیری وەحشیەت گەری نەعوذ بالله بەچی وەصفی دەکەی بەبێ ئەخلاقترین شێواز یانی ئینسانیەتیان هەیە ئینسانیەتیشی مطلقە بەڕاستی قیت کەس وای نەکردیە غەیری ئەوانە و ئەمثالی خۆیان جا دیسان دەیڵێم بێ ئومێد نین بە یەقینەوە تەعاملەکەین خوای گەورە سوبحانه وتعالى ئیلا پشتیوانیان نەبی ئیلا لەبەرەوەی ڕۆژی زۆر لەوە سەختتر بەسەر ئومەت هاتیە بەسەر موسڵمانان هاتیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ڕۆژێک لە ڕۆژان یەکێک لە سەحابەکان هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموو یا رسول الله ئێمە لەسەر حەقین لۆ ئەو هاوەهامان لێ دەکرێت ئەزیەت درابوو لە بن دیواری کەعبەی خۆشەویست صلی الله علیه وسلم وەکو بڵێ بە جۆرێک تەماشای کرد کەئەنەو عیتابی لێ کرد گلەی لێ کرد پێگو ئەی بەندەی خوای گەورە سوبحانه وتعالى ئەی موسڵمان ئومەمی پێشی ئێمە
ئەو پێغەمبەرە باز دەکا من شاریان لەسەر سەری دادەنا و دوو کەرتیان دەکرد کەس لە دینی خۆی پەشیمان نەبوو ئەنگۆ جارێت چتان دیتێ ئەوە هاوارتان لێ هەستایە ئەوە پێغەمبەرە بە سەحابی دەڵێ لۆیە ئەوەی ئەوڕۆ غەزاویەکان غەزەی عیزە ئەوەی پێشکەشەکە بەڕاستی بتوڵەیەکە یعنی نیش علامەتێکە کە تەسەور ناکەین لە ئینسانی ئەوڕۆ شتیوا مەوجود بووبی لۆیە خوای گەورە عاقبەتیان خێرەکە ئینشاءالله زەفەر و نەسرەتیان بەنسیب بکە ئێمەش دڵخۆشە بین ئینشاءالله بەو نەتیجانە ئەگەر ناخۆشیەک هەبی لە ژیانمان ئەوەیەکەوە بەڕاستی بێمەوقف بووینە ڕووی ئەوەمانە لە بەردەمی خوای گەورە تەماشا بکەین و قسان بکەین بەڵام تەنها دوعای ئەوەمان هەیە خوای گەورە پشت و پەنایان بی سەرکەوتونیان بەنسیب بکە ثەباتیان پێ ببەخشی ئەوەی پێمانەکرێ ئینشاءالله لە جیهادی ماڵ لە یارمەتیدانیان لە پێویست وەکوڵێ دابینکردنی پێویستیەکانیان ئەبێ بەڕاستی واجبە لە سەرچانمان ئەمن ئەتوو هەموو مسلمانان ئەوەندەی پێمان دەکرێ یارمەتیان بدەین نەجاتیان دەین لەو زەحمەتێکەوە تێدانە تەسەوری ئەوە بکە لەوانەیە بە پارویەکی تو کەسێک لە مردن قورتاربی ئەوەت لە حسابەکرێ ئینشاءالله ومن ئەحیاها فكأنما أحيا الناس جميعا نفسێک لەوانەیە بە هەزاریەکی تو لە مردن قورتاربی لۆیە بەڕێزم خوشکان برایان مسلمانان غەیرە مسلمانەکان هەرچیتان پێدەکرێ بۆ ئەهلی غەزە بۆ هەموو ئینسانیەت لە هەر شوێنێک کە تەناو ئەو مەحنەتە ئەسڵ ئەوەیە هەمومان لەگەڵیان بوەستین و زوڵمیان لەسەرلات دەین ئینشاءالله خوای گەورە پشت و پەنایە نەبی یاخوا بابەتی ترماوە بە زەبەر وەختی جەنابتان زۆر سوپاس یاخوا هەر سەلامەت بن ئەزەزی شەرەفان بمەڕۆ هەرا جەنابتان کۆتا پەیامەت هەبیتن لە بۆ هەر کەسێک کە بتەوێ بگەێنی و بینەران و بیسەران و خۆشەویستین وەڵا کوتا پەیامەوەی خوای گەورە ئەوەی دەیڵێن ئەگەر ڕاستبی خوای گەورە بە گەورەی خۆی لێمان قبولکە ئەگەر تەجاوزمان کردبی غەڵەتمان کردی خوای گەورە بە گەورەی خۆی قەلەمی عەفو بەسەر گوناح و تاوان و قسە غەڵەتەکانمان دابینی دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەین خوای گەورە موفقتان کە بۆ پێشکەشکردنی ئەو جۆرە بەرنامانە کە ئینشاءالله خزمەتێک بۆ ئەو ڕەوشە و بۆ ئەو بابەت و مەوزوعانەکە سوپاسی بینەران و بیسەرانەکەین کەەوە بەڕاستی لە دیارماندا دەنیشن و کاتی خۆیان پێشکەشەکەن و تاوەکو سوودێکیان پێ بگەین ئومێدەوارین ئینشاءالله سوودمەند بوو بن عاقبەتی ئێمە و ئێوە و ئەهلی غەزە ئینشاءالله لەگەڵ تەواوی مسلمانان و تەواوی ئینسانیەت لە خۆشگوزەرانی و خێر و سەلامەت بن ئینشاءالله زۆر سوپاسی ئێوەی بەڕێزی شەکەین جارێکتر هەموو ئەو بەڕێزانەی کەوا لەگەڵ مامون لە ناو بەرنامە بەڵام نەبیندران دەستیان خۆش بی و سوپاسیانەکەن سوپاسی ئێوەش دەکەین بە تایبەت زۆر سوپاس سەلامەت بن یاخوا زۆر سوپاس بینەران و بیسەرانمان ئەوڕۆ لەسەر چەند بابەتێک قوڵ بووینەوە کە بەجددی بە هەر لایەنێک تەماشا بکەی کە لایەنەکە واجبە لەسەر هەر یەکێکمان لە شوێنی خۆمان ئەو شانێک کە پێمان دەکرێت بتوانین وەکو بڵێ یارمەتیەکە جا بە زوبانە یان بە دەستە یان بە ماڵە یان بە موڵکە بە هەر شتێک کە تۆ بتوانی وەکو بڵێ یارمەتی دەربێت لە بۆ غەزە ئەمڕۆ ئەو بابەتەمان خستە ڕوو هیوادارم تاوەکو ئێرە سووتان لێ وەرگرت بێ و ئەوەی کە لەسەر ئێوەش واجبە ئێوەش بتوانن ئەو بابەتانە بگەێنن با شێوازێک لە شێوازەکان زۆر سوپاس تاوەکو ئێستا لێرە بوون تا پرۆگرامێکی تر تا بابەتێکی تر بە خوداتان دەسپێرم و خوداتان لەگەڵ